سڵاوتان لەبێت. هەڵبژاردن تەواو بوو، ئەنجامەکان ڕاگەیەران و هەمولایەکیش بە بەشی خۆیان ڕازی بوون. بەڵام ئەوەی بە بێدەنگی مایەوە ئەو دەنگە پوچەڵانەی هەڵبژاردن بوون کە سەرەڕای بەرزی ڕێژەکەیان هیچ کورسێکیان نەبردەوە. لە هەڵبژاردننی ئەمجارەدا لە هەرێمی کوردستان 289,205 دەنگی پوچەڵ هەبووە کە زۆرترینی لە سلێمانی بووە بە 137,000 و قسوورێک. بەڵام ئەوەی جێگای سەرنجە بەرزبوونەوەی ڕێژەی دەنگی پوچەڵ بە شێوەیەک بەراورد بە هەڵبژاردننی پەرلەمانی پاساڵی کوردستانە. لە هەڵبژاردننی ئەمجارە 82,771 دەنگی پوچەڵ زیادی کردووە. هەرچەندە جارێکی تر بەهۆی بەرزی ڕێژەی دەنگی پوچەڵ زۆر کەس و لایەن وتیان هەڵبژاردنەکە دیزاین کراوە. بەڵام ئەمجارە سەرەڕای بەرزبوونەوەی زیاتری دەنگی پوچەڵ بەڵام هیچ کەسێک دەنگی لێوە نەهاتوو، هەموویان پێی ڕازی بوون. چەند ڕۆژێک لە مەبەردیمەنی سەرکێشی شۆفێرێک لە سۆشیال میدیا دەنگدانەوەی زۆری دروست کرد، چونکە شۆفێرەکە لە شەقامێکی سەرەکی هەڵەبجە زیگزاکی بە ئۆتۆمبیلەکەی دەکرد و بۆ هۆی مەترسی بۆ شۆفێران. بەڵام چیرۆکی ئەو پۆز و سەرکێشیە بە زیندان کۆتایی هات. بە پێی دیمەنەکان شۆفێرەکە ئەم بەرە ئۆڤەری شەقامەکە بە ئۆتۆمبیلەکەی دەکات هەتا ئەو کاتەی کۆنتڕۆل لە دەست دەدات و خۆی دەکێشێ بە شۆستەیەکدا و ئۆتۆمبیلەکەی دەوەستێت. پۆلیسی هەڵەبجە ئەمەی بەسەردا تێنەپەڕی، دەستیان بە لێکۆڵینەوە کرد و شۆفێرە سەرکێشەکەیان دەستگیر کرد و ئێستا لە زیندانە و چاوەڕێی ڕەحم و بەزەیی دادوەرە. کوشتتوکاڵی گەرمیان 4 ئامێرینۆی کەژناسی ئۆتۆماتیکی پێشکەوتووی لە نەمساوە هێنا و لە هەریەک لە کەلار و کفری و مەیدان و شێختەویل جێگری کردوون. ئەم ئامێرانە سوودێکی زۆریان بۆ جوتیارانی گەرمیان هەیە، جگەلەوەی پێوانەکردنی ڕێژەی بارانبارین، توانای پێوانەکردنی شێ، پەستانی هەوا، خێرایی با و ڕادەی تیشکی خۆریان هەیە. بە وتەی ستار عەلی وتەبێژی کوشتتوکاڵی گەرمیان، ئەم ئامێرانە بە تەواوەتی ئۆتۆماتیکین و زانیاریەکان ڕاستەوخۆ بۆ مۆبایل دەنێرن. وەک دەژڵێت ئێمەش بە پێی داتاکان ڕێنمای جوتیاران دەکەین بۆ چاندن و بەرهێمێنانی باشتر، بە تایبەتی لە وەرزی گەرمادا. بەهاناوەچوون و هاوکاریکردن نەدین دەناسێت و نەنەتەوە. ئەوە تا لە گوندێکی سنووری کۆیە هاوڵاتیان بە موسڵمان و مەسیحیەوە بوونەتە یەک دەنگ و پێکەوە هاوکاری بۆ نەخۆشێک کۆ دەکەنەوە و بڕیاریاندا ژیانی بۆ بگەڕێنەوە. هاوڵاتێکی گوندی چۆم حەیدەر لە قەزای تەقتەقی سنووری کۆیە جگە لە دۆخینە لەباری دارایی هەردوو گورچیلەی سست بوون و پێویستیان بە گۆڕینە. هەر بۆیە پیاماقوڵان و گەنجان و ژنان پێکەوە قۆڵی مەردایەتیان لێ هەڵماڵیوە و لە ماوەی 15 ڕۆژدا زیاتر لە 54 ملیۆن دیناریان بۆ کۆ کردەوە. بەهۆی ئەوەی لە سنووری کۆیە موسڵمان و مەسیحی ساڵانێکە پێکەوە دەژین و لە شایوشینی یەکتر بەشدارن، لەم کارەشدا پێکەوەن و لە کاتی بەهاناوەچوونی کەسێک هەمووان بەبێ لە بەرچاوگرتنی بیری ئاینی هەماهەنگ و پاڵپشتی یەکترن. لە هاوکاریکردنی ئەو نەخۆشەش مەسیحیەکانی ئەوێ بەشداریان کردووە و بەشی خۆیان هاوکاری نەخۆشەکانیان کردووە. هەر شاد بن.